بەناوی خوای بەخشەندەی میهرەبان زۆر سوپاس بۆ خوای گەورە کە تەوفیقی دان کە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە خۆناغی دومین بە شێوەیەکی ڕێک و پێک دەڕوا بەڕێوە ئامانج لەو پرۆژەیە پێگەیاندنی تاشی کوردی موسڵمانە کە پەرودە بکرێت لەسەر قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بێگومان ئەو پرۆژەیەکی سەرتان سەریە مرکزیە لە هەموو حیزب کە جێگەی دەستخۆشە بۆ حیزب کە پرۆژێکی ئاوی ڕاگەاندیە کە 2 ساڵە کۆمەڵی خەڵکانێکی زۆری بەشداری پێکرد لەو پرۆژەیە لە سنووری مەڵبەند ئەوەی کە تەنها ناوی خۆی نووسیە و پەرتوەکەی بردیە 150 کەس تا ئێستا دیارە بەڵام ئەوەی کە بەشداری کردێ لەو ژمارەیە زیاترە چون خەڵکانێک لە ڕێگەی ئەلکترۆنیەوە بەشداریان کردێ کە ژمارەیان دیار نییە تەوقعەکەین لە سەروی 1200 بەرەو سەرەوە خەڵک بەشداری کردێ کە ئەو جێگەی دەستخۆشی و دڵخۆشە بەڕاستی کە لە سەردەمێکی ئاوا پڕ لە ئاڵۆزی کە خەڵک لە گوناحە غەرق بووە مەسەلەن دنیا فریویداوە خەڵکانێک گەنجانێک هەن نەخۆشکان لە برایان خۆیان سەرقەڵ کردووە ئەو ماوەی ڕابردوو ئەو مانگەیە لەگەڵ پەرتوکەیە کە ئاەتەکانی تەوبەیە تەبعەن کە هەموو کەسێکی موسڵمان پێویستی بە ئاەتەکانی تەوبە ئەکات هیوادارم کە بەشدار بووان بتوانن بە وەڵامی دروستەوە بەشداری ئەو پرۆژێ بکەن و هیوای سەکەتن بۆ خوازم دەستخۆش بۆ ئێوەش. ئەگەر بیر بکەینەوە زانن کە لە چاو چەند ساڵێک لەمە پێش 10 ساڵ پێش 20 ساڵ پێش کوردستان زۆر گۆڕاوە دینداری خەڵک بەرەو پێش چووە حیجاب و نیقاب بەرەو پێش چووە ڕشی برایانمان زیادی کردو هەمووی لە سایە و پرۆژانەیە و هیوادارم خەڵکەکە ترسی نەبێ چونکە ئەوەی کە لای ئێمە گرنگە خوایە کە هەموو شتێکی بەدەستە خوایە کە دەتوانێتن بمان مرێنێ و بمان ژیانێت ژیان و مردنمان بەڕستی هیچ کەسێک نییە و باوەڕمان هەبێ و ئەو پرۆژانە ئاوەدان کەینەوە ڕۆژ بە ڕۆژوو لە زیاد بوون بێ و هیچ کات مەترسن لە حەق و ڕاستیەوەش حەق و ڕاستێکە کە ئێمە پێیوە خەریک بین بەشداریکردنمان لەو تاقیکردنەوەوانە نەکوو کە بڵێ کارێکی چاکە بەڵکو فەرزە بۆەوەی بە دەوروبەر ڕابگەێنین کە میلەتی کورد ئیماندارە و زیندووە نەمردووە. الحەمدولله نەک من لە پێشەوە منیش خەڵک زۆر باش ئەزانیتن کە لە دوای دروستبوونی حیزبی کۆمەڵی دادگەری خەڵک بوێری دروست بوو و هەروەها دیندارێکە بەرەو پێش سووە دەنا پێشان وشەی ئیسلامیش تەنانەت عیبە بوو کە باسی ئیسلامت کردوە ئۆ ئیسلامیە شتێکی ناشرین بوو کە باست بکردا بەس لە دوای ئەوەی کۆمەڵە پرۆژانەی ڕاگەاند و ئاستی دینداری خەڵکی بەرز کردو وردە و ترسەش لە ناو خەڵکا کەم بوویەوە هیوادارم بەردەوام بن لەسەر پرۆژانە زۆر باشە. وەڵا الحەمدولله یەکەم جار سوپاسی خوای گەورە ئەەکەم دەش سوپاسی ئێوە ئەەکەم وەڵا زۆر گرینگە نایچە الحەمدولله پرسیارەکانش ئاسان و خۆشن بۆ سوپاسیانەکەم بۆ ئەم سەردەمە کە سەردەمێکە هۆی ئەوەی تاوانش زۆر بڵاوەتە خاستە لە ناو گەنجەکان ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی گەنج بگەڕێتەوە پشیمان دەخواستن ئەگەر ئاەتەکانی تەوبە بێ خەڵک بەخۆی دائەسێتەوە و یەک تێبینی زۆر گەنجین لە زۆربەی ئاەتەکان خوای گەورە باسەکە دەرێ خوای گەورە غەفوور و ڕەحیمە کەواتە بە ئامۆژگاری ئەو گەنجانەشەکەم هیوادارم بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە خوای گەورە خۆی دەڵێ کە مە غەفوور و ڕەحیماتە من لێ بردە و میهرەبانم لە بەرام ئەو کانەکە کەسێک تاوانی کردو بووی ئومێد نەبێت لە ڕەحمی خوا هیوادارم بگەڕێنەوە. سەرتا بسم الله والصلاة والسلام على رسول الله. زۆر سوودی هەیە لۆ هەموو لایەکی بە تایبەت لۆ خوشکان کە زیاتر ئەوانەی بە مار و مندار و ئەو شتانەوە مەشغوڵن وە بیرهێنانەوەیەکە ئەگەر کاتێکی دیاریکراوش بی سوودێکی زۆری هەیە ئینشاءڵڵا خوای گەورە بەردەوام بە هەموو لایەکی بەخشی. وەڵاهی بەشێکی کەمم لەبەر بوون لە ڕێی ئەو پرۆژەی لەبەرم کردن و ماناکەشیان یعنی هەر کاتێک کە قورئانی ئەخوێنمەوە ماناکەیان وە بیر دێتەوە. رابط بالله يا رابط